ددان و دوولێ و زمان نابن بە چوار دەبن بەزار بە تێکڕایی دەکەن هاوار لای من وابوو دوو دەست و دوو لاخی مرۆڤ نابن بە چوار لە شێک داوا دێنە کار لای من وابوو وەڕێزان سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش خۆشحاڵم جارێکی دیکە بە خزمەتیەوەی ئازی شادەبمەوە لە زنجیرەی هەشتی پۆدکاستی یەک کوردستانین لە کوو لە زنجیرەی پێشوش بینیتان باسی ڕۆژهەڵاتی کوردستانمان کرد لە دوای لۆزان گەیشتینە کۆماری مەهاباد لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز عەلی کەریمی نووسەر و ڕۆشنبیر بە وردەکاری چوینەوە مێژووە وەکو بەڵێنمان پێدا بوون ئەمڕۆ بەشی دووەمی ئەو مێژووە باس دەکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان دەمین و کاک عەلی جارێکی دیکە خۆشحاڵم کە لەگەڵ منای زۆر بەخێر بێتەوە باسی کۆماری کوردستانمان کرد 1946 بە وردەکاری جەناب چوویتە ناوی دوای ڕوخانی کۆمار کوردۆخی چۆن بوو بەگشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان کاک عەلی پرسیارێکی باشە دەستپێچێکی باشە گرەی دەینەوە لەگەڵ حەڵقەی پێشوو حەقیقەتەوەیە دوای کۆمار وەزعێکی زۆر ئەنگوستە چاو تاریک ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەت ناوچەی موکریانی گرتەوە زۆربەی ئەو چالاکانەی کە لە ناو کۆماردا بوون هەڵاتن یا جیران وەکو مامۆستا زەبیحی مامۆستا حەسەنی قزڵجی مامۆستا هەژار ئەوانە یا مەجبور بوون بێنە دەرێ لە وڵات و بڕۆن پەنابێنن بۆ باشووری کوردستان یا وڵاتانی دیکە و جەماعەتێکیش وەکو سەرانی ماڵی قازی محەممەدی کە عیبارەت بوون لە خودی پێشەوە قازی محەممەد و براکەی سەردی قازی و حەما حوسێن خانی وەزیری دیفاع ئەو سێە لە 3 مانگ دوایەوەی کە جەهی شاتەوە بۆ مەهاباد لە معسکەرخانەی مەهاباد سابڵاغی گیرا بوون لەوێ زۆر بە ناجوامێرانە لە بەرە بەیانێکی زوودا لە ناو ڕاستی مەهاباد کە پێی دەڵێن چوار ئەو شارەی جێبەجێ کرد کە ئاڵێ ئەگەر لە 600 پارچەکەن بمدەنە بەرگول لەو ڕێکبار کوردستانم وڵاتێکەوە نابێ بە چوار لە داردرا و ئەزانمی ئەو نییە مەبەستم جێبەجێ کە پێم وابی سەدری قازیەوە نیە وەڵڵی کوڕێکی جوانەی تا ئێستاشە بە ناوی قازیەوە بڵاوە ڕاستیەوەی کوڕێکە بە ناوی خاڵەی قازی کە لە ئەسڵدا ناوی کاگنادرە ئەوە شعری وێ کوڕێکی گەنجە تازە گەنجش نییە زۆر بەڵام لەو جیلی دوای وانە یعنی لەو سەردەمە نەژیاوە لە سەردەمی کۆمارە لە بیریشی نییە بەڵام ئەوە خۆی ئەوەی هەیە تەبعێکی باشی بۆ شێعر کوتینی ئاوا هەیە نەوەڵا ئەوەی ئەو نیە بەڵام حەقیقەتەوەیە کە ئەمانە زۆر ناجوامێرانە هەرسێ قازەکان لە بەرەبەیانێکی زۆر زوودا لە ناوەڕاستی چوارچرای مەهاباد هەڵاوەسی و ئەوە دوای ئەوەی تەمێکی زۆر تاریک و ئەنگوستە چاو پێشەوەی بینە سەرەوە کاک عەلی زۆر باسیەوە دەکرێت بەشێک لەوانەی کە لە کۆماری مەهاباد بەشدار بوون بەشێکیان خۆیان تەسلیمی حکوومەت کردەوە و پشتیان لە قازی کرد حەقیقەتەوەیە کە کۆمار یەکێک لە هۆکارە سەرچیەکانی کە کۆمار ئاوە بە زووی جوانەمەرگ بوو ئاوە بە ئاسانی جوانەمەرگ بوو حەقیقەتەکەی ئەوە بوو کە ئەو پایە و بناغە ئەسیل و باشەی کە دەبوو کۆمارێکی وای لەسەر دابمەزێن نەبوو بەڕاستی زۆربەی زۆری جەوەکە گرپوونی زۆربەی زۆری عەشایر بوون هاتبوون بەیعەتیان کردبوو یعنی بەشی زۆری چ پێشبەرگە چ ئەوانەی کە دواتر بە ناوی چەکداری کۆماری ناویان دەرکرد ئەوە هێزێکە بوو بن 300 کەس بووی کە مەلا مستەفا هێنابوونی لە شۆڕشیش نەبوو جوڵانەوە یعنی سەر بزەوێک بوو لە بلەو بارزان ئەو بێزگە لەوانە کە تۆزێک پۆشتە و ئەوە بوون و عادەتیان بە شاخ و چێ و تفەنگرپ و ئەوانی دیکە بەڕاستیەوە نەبوون ئەوە بوون زۆر تازەجان هەبوو بۆیان شۆڕش و چەکداری ئەوانە بۆی زۆربیان لە هێزی چەکداری و پیاوەکانی ئاغاوەتی ناوچە جیاجیەکانی موکریان و ورمێ و شنۆ ئەوانە پێکات بوون کە ئەوانە هەموو تابعی ئاغاکانیان بوون تابعی ئەو سەرۆک عەشیرەتە بوون کە چەکدارەکان پیاوەکان ئیوی بوون بۆیە بەڕاستی لە سەردەمی کۆماردا کاتێک کە قازی ئەوەی دەزانی و یەکەم کەسی کۆماریش قازی بوو لە مزگەوتی عەباس ئاغای خەڵکەکەی کۆکردەوە کە کاکە ئێمە ئەوە تەورێز مقاومەی بۆ نەکرا ئێمەش مقاوەمان بۆ ناکرێت
چونکە دەیزانی ئەو هێزەی لە دەوروبەرێتی و لە کاتی خۆشی و چەپڵە ڕێداندا چەپڵە ڕێزاندا دەوریان گرتووە ئەوە پیاوی ڕۆژی تنگانە نین. قازی ئەم مەترسی هەبوو لە سەرەتاوە کاک عەلی کە دۆخێکی ئاوایەتە پێشەوە و مەسەلەن ئەم کەسانە لە دەوری نامێنن یاخود زۆرە لە مسمانەی کوردانەی پێکرد بوو جەوێکە بوو کە هەڵی گرپوونەوە جەوە ئەو جەوە گرپووی کە لە تەورێز فیرقە دامەزراوە و ئیتر سۆڤێت لە پشتیانە و هەر ئەوەندە زانیان سۆڤێت دەڕوا لە تەورێزێ ڕۆیشت و پشتی بەردان ئەوان ئەژنۆیان شکاوە کەس مقاومەی پێ نەکرا لە مزگەوتی عەباس ئاغای کۆبوونەوە هەموویان پێکەوە یەک دوو نەفەری لێ دەرچێکە سیاسی نەبوون کوتیان شەر دەکەینەوە دەدا هەموو خەڵکی سابڵاغی هەموو خەڵکەکە کە لە مزگەوتەکە کۆبوونەوە وتیان کاکە مە مقاوەمان پێ ناکرێەوە خۆمان لێبێتەوە وەک خۆمان لێبێتەوە ئەوە بوو کە قازی نەڕۆیشت کوتی کاکە وابزانی چمان لێ بەسەر دێ سەدری قازی برای لە تارانیا وەکیلی منتەقەی موکریان بوو نمایەندەی شاری سابڵاغ بوو لە تارانیا لە مەجلیسی پارلەماندا ئەو لەگەڵ قەوام کە سەرۆگۆزیرانی ئەو کاتی شای ئێرانە بوو دەڵێ کاکە تۆ نیگەران مەبە ئەمن زەمانەت وەرگرتووە کە ئێمە هیچمان لێ ناکەن ئیتر ئەوە بوو لەلایەکی دیکەوە خودی جوامێری قازی وای کرد کە خەڵکەکە لەو ڕۆژەیدا بەجێ نەهێڵێت ئەگەر ئەو متمانە پێکردنەی براک بچووکەکەی سەدری قازی نەبایە ئەمن لەوەدا گومانم نییە کە قازی ژۆک و زەبیحی و هەژار و خزڵزی و ئەوانە ئەویش دەڕۆیش داهات و خۆ نردیان بەدویاندا ئاغاکانی قەڵازێ نردیان بەدویاندا کاکە وەرە ئێرە و شادەت کوژەوانە بەڵام ئەو دڵنیا بوو کە ئەو دیستان دەگڕێتەوە سەر پۆست و کاری خۆی کە حاکمی سابڵاغێ بوو پێش ئەوەیدا دەگەڕێتەوە سەروەی و سەدری قازی جۆچینی مەجلیس بوو کاکە نمایەندەی مەجلیس بوو نوێنەری مەهاباد بوو ئەویش لە تارانی خۆش پێی دەکوت کاکە منەوە لەگەڵ قەوامی دانیشتوم و قەوام سەرۆگۆزیرانی ئێران بۆیە ئەو بەڵبشێوە ئەو هاڵۆزە وای کرد کە قازی پسێ بۆ خۆی بە دوای ئەرتەشی شایدا و پسێ بەرەو پیری و مەڕی لەبەر قاچی کوشتەوە و قوربانی بۆ کرد و هێنایەوە سابڵاغێ و لە سابڵاغێ سێ چوار ڕۆژێ وەڵێ هیچ نەقەومە و دواتر ئاخرەکە ئەویشان گرت و سەدریشان بە قۆڵ بەسراوی لە تارانی ڕا هێنایەوە و بۆ سابڵاغی لە سابڵاغی بردیارە لای حەمە حوسێن خان و لای برا گەورەکەی کە قازی محەممەد بوو و گیران دووسێ مانگان لە 2 مانگ تقریبا کەمتریش لە مەعسکەرخانەی سابڵاغی گیرا بوون و دواتر ئاخرەکەی ئەدامیان کردن هەشتن زۆر کەس بە شای کوت کاکە وامەکە ئەو کارەی مەکە ئەو کارە خراپە ئەتۆ ئەمانت دا و نێستاکوونێ کوتی منتی لە بارانیان ناکەم قەولیدا بە ئارچی ڕۆزوێرتی یەکێک لە کاربەدەستانی سەفارەتی ئەمریکایە بوو لە تارانێ کوتی دڵنیا بە ئارچی من ئەعدامی ناکەم بەڵام هەڵی ئاوەسی ئەعدامی نەکرد بە تفەنجی بەڵام هەڵی ئاوەسی ئەمە دوای ئەوە بەڕاستی باشە دوایەوە کاک عەلی بێمە سەر ئەوەی توخوا کاکە ئەوانە کران دوای 4 ئەفسەری دیکە 12 ڕۆژ دوای 4 ئەفسەری خەڵکی سابڵاغێ ئەوانیش ئەعدام کران و هەژنۆدەیەکیش دواتر لە سەقزێ بەڵام ئەوی دیکە ئەوەی کە کاربەدەست بوو ئەو ئاغاوەتەی کە دەوری قازیان گرپوو لە کۆماردا و ئیتر کوردایەتیان دەکردوانە هەمویان لەبنەوە لەگەڵ جەیشی ئێران و لەگەڵ شای ئێران و لەگەڵ دام و دەستگای شای ئێرانێ لەبنەوە گریاندا بوو بڕوان پێ بکە مەسەلە سەرۆگۆزیرانی کوردستان سەرۆگۆزیرانی کۆمار شەوە تێیەکەی خۆی دانیشتوویی لێدا مەسەلەن ئاغاکانی ئیلخانی و ئەوانە هەمویان وەزیر بوون هیچیان لێ نەهات چوونەوە بە ئازادی چوونەوە سەرکاری و پیشەی خۆیان تەنانەت تەرفیعیش دران تەنانەت مەسەلەن بوون بە مامۆستای زانکۆش تەنانەت بوون بە هەموو دێ و عەشیرەتی خۆیان دووبارە لێیان کورتا ئێستاش باجی ئەو خۆخۆری و ئەو یەکدەستیە نەبوون یەکدەستیە کاک عەلی هەتا ئەم سەردەمەش کە 2024 لە باشووری کوردستان یاخود لە ڕۆژهەڵاتی کوردستان کاتێک کە دۆخەیەتە پێشەوە چەند کەسمان بۆ دروستە بێ کە
جاتیەکە لەگەڵ یانە دەستی دوژمنەگرێەوە ئەبینن کە دۆخەکەوکو خۆیمێنێتوانێت چونکە ئەگە کورد ئەوەی نەبە ئەوەی کە جەنابەت دەفەرمووی ئەمە ڕ حاڵمان لەو حاڵی نەبوو ئێمە هەرگیز هەرگیز بە یەکەوە نەخاوەنی استراتیژێکی یەکگرتو بووین نەخاوەنی ئەوە بووین کە بەڕاستی بزانین بەرنامە و پلانمان چی و چمان دەوێت و نە ئەوەندەی کە کادر و خەڵکمان پەروەردە کردبێت کە کاکە لە ڕۆژی تنگانەدا دڵسۆزم بە لە ڕۆژی تنگانەدا پشتم چۆلمەکە بەڕاستی 1985 جەماعەتیە کە لە کۆمار هاڵا بوون و ڕۆژە خۆشەکان لە چەپڵە ڕێزان و لە هاتنە بەر ڕێژە و بچی بە پێش قازی محەممەددا ئاخرەکەی هەمویان قزە دەرچوون و هەژار شعرە مەشهورەکەی هەیە کە دەڵێ ئەوانە دۆست نەبوون و قزە دەرچوون ئەمە حقیقەتێکە کە پشتی کۆماریان بەردا چونکە کۆمار ئەساس و پایەکەی لەو 11 مانگەیدا لەسەر هێزی عەشیرەت سواری ئاقاوەت سواری دەرەبەگەکاندا دروست کرد و ئەو جارەکانە هەموو دڵسۆزەکانی کۆمەڵی ژێکافیان وەلانە هەستان هاتن هەموو ئەو ئاغاوەت و سەرۆک عەشیرەتی شکاک و سۆما برادۆست و ئەوانیان هێنا بە جێگای ئەو دڵسۆزانە کردیانن بەکاربەدەست لە کۆماری مەهاباد ئەوە خەب مەسەلەن مەلا قادری مەدەڕەسی کە یەکێک لە دڵسۆزانی کۆمەڵی ژێکا بوو کاتی خۆی ئەوە لە وتوێژێکدا کە دەو کتێبەیدا هەیە داوابزانمە کتێبەشت بۆ منێنەوە کاگالی بەس باسێکی کتێبەکەم بۆ بکە زۆر سپاس دەکەم و پێما بێت لە 1990 باست کرد نووسیوتە بەس ناوەڕۆکەکەی چیتە ساڵی 1990 بیدایەتی 90 ئەمن دەستم پێکرد وەکو مێژووی زارەکی لەسەر ژیان و بەسەراتی ئەم کەڵە پیاوە کە پێی دەڵێن عەبدوڕەحمانی زەبیحی یەکێک لە موسسین و پایەگوزارانی سەرەکی کۆمەڵی ژێکافکرد لە بەرنامەی پێشوویمان کرد ئەمیشتم حیفە تۆ ئاوا گەنجێکی کە و دوای مێژووی کوورد دەکەوی بۆت بێنم هەرچەنەوە لە ساڵی 1990ەوە ئەمە دەستم بە مێژووی شەفاایە کرد کۆمەڵی گوتوێژی تێدایە وتوێژی پیاوە بەرچاوەکانی مێژووی کورد وەکو مامۆستا برایم ئەحمەد وەکو کاکەریم ئیحسامی وەکو حەمەد ئەمینی سەڕاجی وەکو مامۆستا برایم ئەحمەد وەکو مەلا ماتۆر وەکو شغلەتی زۆرن دکتۆر عێزەدین مستەفا ڕەسوڵ کاگنۆ شیروان زۆری تێدایە وتوێژەکان ئەوانە وەکو تاریخ ئەو دەمی باو نەبوو مێژووی زارەکی بەخۆشی زۆر بەوردی خوێنەوە و قەدری ئەو ماندووبوونەی تۆش ئەمە هەر لەبەرەوەی کە بۆ دێنام هەستم لێ دۆرگرم بەڕاستی سپاس دەکەم کاگالی بەخۆشییانێکی زۆر گرنگە بڵنیایی من زۆر سوودی لێ وەرەگرم و بۆ سنجیرەکانی داهاتووش وەکو زانیاری بەکارێنە دەتوانین بۆشت بنووسن دوای وەڵابووم بنووسی سپاس دەکەم دەست خۆش بەخۆشیەوە من شانسیەوە هەبوو کە پرۆفسۆرێکی زۆر شارەزا لە کۆمیونیکیشن شارەزا لە زمانی کوردی شارەزا لە زمان لە مێژووی نووسینەوەی مێژووی زارەکی کاک هەزار جار ڕۆحی شاد بێ یادی دەکەمەوە لێرەشەوە بەڕێز کاک ئەمیری دکتۆر ئەمیری حەسەنپور سەرپەرشتی ئەوەی کردم زۆری یارمەتیدام و لە ساڵی 1999 لە تیۆتۆبۆری سوید لە گۆتۆمبۆرگی سوید ئەتوانم پێشێکێک بۆ بیسراوانی خوێنەوە زۆر جوان بۆ سەرنجی ڕاکێشا بە یارمەتی برای بەڕێزم کاک حەسەنی قازی چاپمان کرد لەوێ لەسەر چیرفانی خۆمان و ئەو کتێبە لە ساڵی 1992 لێرە لە کتێبخانەی کوردی بڵاوبووەتەوە کە جارێک لێرە دووبارە فۆتۆکۆپیان کرد و وەزارەتی ڕۆشنبیری بەشی سلەیمانی لە وەزارەتی ڕۆشنبیری چاپیان کردەوە بەڵام بەخوا چاپەکەی وەکو ئەو چاپە جوان نەبووە ئەوم لە کتێبخانەی خۆم دەرهێناوە بەسەکانە خۆش بێت لە پێشەکەکە ڕێزان کاگالی نووسیوتی جا کتێبەکەی ناوی ژیانی بەسەراتی عەبدوڕەحمان زەبیحی لە بینی دوو کەوانەیە مامۆستا عولەما لە پێشەکەکە نووسیوتە بە یەکەم مامۆستای زمانی کوردیم ئەو مامۆستایی دەنگی لە هەموو کەس لام خۆشترە و مامۆستایی کە بۆ یەکەم جاروشەکانی بێژن ژێکاف کۆمار کاکم زەبیحی وەزاران وشەی کوردایەتی لێ فێر بووم بەدایکم ڕعنا زەبیحی کارگیز لە بیرم ناچێتەوە بەدەم بێشکەوە بە چاوی گریان و بەلایەلایی هەژارانە بەسەر کاکی دوورە وڵاتی هەڵدەگوت دایکم باسی کاچی دەکەوت کاچی لە کۆمار ڕۆیشت مامۆستا زەبیحی لەو کەسانە بوو کە بڕوای بە جێیشی ئێرانە نەبوو و زۆریش حەولی داکتی قازی با پێکەوە بڕۆین و ئەتۆ دەکوژرەی
بەڵام قازی ئیتر کوتی میلەتەکەم بەجێ نایەڵم باش. ئەوە بوو کە ئەو ڕۆیشت و ماوەیەکی زۆر زیاتر لە 33 ساڵان لە ئاوارە بوو و وڵاتی خۆی نەدیتەوە بەڵام ئەو بڕوای بەو بوو لە هەر جێگایەکی کوردستان کە ڕێگات تێکەوت و ویستت خەبات بکەی هەر لەو جێگایە دەست سەڵکە و خەبات بکە لەگەڵ خەباتکارانی ئەو پارچەی کوردستان بۆیە زەبیحی ڕۆی لە ناو باشووری کوردستان هۆکاری سیاسی و تا مەکتەبی سیاسی پارتی ڕۆیشت و حتا تەنانەت سەردەمێکی زۆر لە شەستەکان مەسئول مالیەی هەموو پارتی بوو. باش بە ئەم قۆناغە تێپەڕێن کاک عەلی دوای ڕوخانی کۆماری کوردستان ئیتر قۆناغێکی دیکە لە ڕۆژهەڵاتی کوردستان دێتە پێشەوە ئەویش دروستبوونی هێزە کوردیەکانە دیاریکراوی قۆناغێکی زۆر ئاستەممان هەیە قۆناغی تاریکی و پێشەوەی بینە سەر حیزبە کوردیەکان باڵێ زۆر ئەوە ینی خەڵک بەڕاستی لە دیوار دەترسێت بەس خۆ حیزبی دیموکراتی کوردستان ئێران دروست بوو حیزبی دیموکرات ڕۆیشت ئەو دروست بوو تر لە ماوەیەکی زۆری کێشا هەتا لەسەر کۆمەڵێک خەڵکی دوای ئەو جیلە خەڵکی نەک خۆی مەسەلەن ئەوانەی کە دنیا و کۆماردا بوون خەڵکانێکی دیکە حیزبی دیموکرات دووبارە زوندوو بووەوە دوای کۆنگرا بەستن لە دوای کۆمار چەند جارێک زۆری ماوە ئەوەی دیکەش حیزبی دیموکرات لە تاراوگە خۆی زوندوو کردەوە لە تاراوگە بۆی بەڵام لە خودی ناوخۆی وڵات ماوەیەکی زۆر تاریکستان بوو و زمان تا چەنە خیانێ و تاریکستانیە لە 1946 ناخایانێ لە 1946 حتا 51 و 52 بەڕاستی کەڵنەی دێڕابڵە لەر بەڵام لەو دەمەیدا سەرۆکوەزیرانێک لە ئێرانە بنێوی مصدیق پەیدا بوو کە دموکرات بوو یعنی دموکراتی نەئی کوردی دموکراتی ئێرانێ بوو و تا ڕادەیەکی زۆر بڕوای بە ئازادی و بە ئەوە بوو کە نەوتی ئێرانی لە دەستی ئینگلیسیەکان بستێنێ و ڕێفۆرم بکە ڕێفۆرمیستێک بوو بصدیق کە تا ئەنڕادەیەکی زۆر هەوایە کرایەوە فەزایە کرایەوە کە ئەوانەی کە ڕۆژنامە نووسەکان ئەوانەی کە بیری ئازادیان هەبوو بیری چەپیان هەبوو تەنانەت حیزبی توودە کە حیزبی کۆمونیستێرانێ بوو تا ڕادەیەکی زۆر مەجای درایە کە کار بکە و ئازادوانە لە پەنای ئەوانەدا حیزبی دموکراتیش مەجالێکی بۆ کراوە کە ئەو گەنجانەی دوای کۆمار پێگەیشتون ئەوانیش بێن حیزبی دموکرات جازندوو کەنەوە جاکاری بۆ بکەن و ئانە زۆرن ئەوانە وەکو ئەو غەنی بلووریان و وەکو ڕەحمەتی شەریعەتی وەکو ئەم جورە خەڵکانە هاتن دووبارە دەستیان کرد بەکاری ڕێخستن و ڕێکخراوەیی لە ناو ڕۆژهەڵاتی کوردستانیان لە ناو ڕۆژهەڵاتی کوردستاندا بەشێکشی کە ئاوارە ببوون لە باشووری کوردستان بەڵام خەڵکانی وەکو هەژاری مکریانی و حەسەنی قزڵجی و عەبدوڕەحمانی زەبیحی و ئەو کەڵە پیاوانەی کۆمار خۆیان لەو ڕێکخراوە تازەیە کە خەریک بوو دروست دەبەوە نەدا ئەسڵەن هیچ ئەویان نەکرد هەتا دواتر لە دوای مصدیقیوانە شۆڕشێک ساز بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە ژێرناوی حیزبی دیموکرات کە ئەو دەم کە لە ساڵی شەستەکان بیدایەتی شەستەکان شۆڕشی ئەیلول لێرە وەجوڵەکەوت کۆمەڵک لە شۆڕژگەران و کۆمەڵک لە گەنجان و لاوانی دڵگەرمی ڕۆژهەڵاتیش بە تایبەت لە مکریان هاتن پاڵیان وە شۆڕشەی دا باسیەوە بکەم بەڕاستی ئەمە لەسەرەوە بۆستی کاک عەلی لە کۆنگری دووەمی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانە لە 1964 ڕێگەوەی کە تۆ باست کرد پاڵایەن بە پارتی دیموکراتی کوردستان ئەم قۆناغە چۆن بوو ئەم متمانەیە بە پارتی کە دواتریژی تر لە دوای هەفتەکانەوە نوسکەی شۆڕش دروستە بێ و بە هیوایەکی زۆر و لە کوردەکە ئەمە بۆ بۆ حیزبی دیموکرات هەنگاوێکی لەم جۆرەی هەمیشە دائیم جەهالەت بەشێک بۆ لە تەوەری سەرەکی خەڵکی ڕۆشنبیری ئێمە یعنی لە شۆڕژگەرەکان لە ڕۆشنبیرەکان لە شاعیرەکان لە سیاسیەکان هەیقەت ئەوەیە کە دەنگۆی مەلا مستەفای کە تازە لە سۆڤێت هاتبووە هەر خودی برادرانی پارتی لە باشووری کوردستان لەسەر درۆ لەسەر بناغەی درۆ فەزایەکی یەکجار ئوستورەیی یەکجار لە زیادە لە حەدیان لە مەلا مستەفای دروست کرد بوو پەیکەرێکیان لە مەلا مستەفای دروست کرد بوو کەەوە لە کرێملینە و لەگەڵ ستالین هەستاوە دانیشتۆ لەگەڵ خڕۆشچۆف و برژنێف هەستاوەدا یعنی ئەو قسانیان نەقلی قسە کفر نییە کاک عەلی من یەکێک لە میوانەکانم هەر لەم پۆدکاستەوەتی مەلا مستەفا کاتۆتە سلێمانی فێری کۆمەڵێک شتیان کردووە
وتوانە بەڵێ مەبەستم قسەک بۆی تەیدی قسەکەی جەنابەت لە سیەکانە ئەڵێ کاتۆتە سلێمانی پیان و تۆ سەرۆکی حیزبێکی سەرۆکی وڵات نەتەوەیەکی تۆ نابێ بەم شازە مامەڵە بکەی ئەبێ لەم قۆناغش عشاریە بێتە دەرەوەم بابەتانە چەند ساڵێک توکە لە سلێمانی بووە سوودی بە حیزبی دیموکرات گیانیان زیانی لێە ئەو دەمی کە لە سلێمانی بۆ وەکو تەبعید حکوومەت تەبعیدی کردو بۆ سلێمانی ئەوە با بۆ ڕاستکەمەوە لێی دەگوزارین زوو ئەمە حیزبی دیموکرات و پارتی هەروجودیان نەبووە هەر کۆماریش ڕوونەسیەکانە بەڵام بە هەر حاڵ هەمومان دەزانین کە مەلا مستەفا کابراایکی نەخێندەواری کابراایکی عەشیرەت بەس بۆ حیزبێکی وەکو دیموکرات کە وەکو خۆت باسز کرد مستەقەفین و ڕۆشنبیری ڕۆژهەڵاتی کوردستان سەرپیان خستووە بۆیەت هەموو شتێکە خاتە دەستی مەسەلەن مەلا مستەفا ئەخبا بدڵم ئەوە حقیقەتەوەیە کە برادەران تینووی کوردایەتی بوون تینووی ئەوە بوون کە ئەوە بێت خۆیان توانای ئەویان نەبوو لە ناو ڕۆژهەڵات نەبووە دێ خۆجاری پێشش باسم کردکە لە هیوا بەو هیوایەی خۆیەوە بە ڕەفیق حیلمێەوە بەو هەموو میرحاج و بە مستەفا خۆشناو و بە خەیرۆڵڵا و بەو هەموانەوە ئیمانیان بە هێزی ئەژن و فکرخوان نەبوو حقیقەتێک هەیە بچینەوە بگەڕینەوە ئەو زمانی شرایەتی زەمان و مەکانی دەم کاکە خەڵک ئێمەی پێدەمڕ ئەو ڕۆشنبیرانەی پێدەمڕوود بووە مەسەڵەن یەکێک و بەگێک شێخێک ئەوەی کە مەسەن دەسەڵاتی لە کۆمەڵگادا هەیە زۆرتر متمانەیان بۆ دڵە کاکە تۆ دەمڕوود دەڵی چی ئەوانە زۆرتر ئەوە باو بووە جا حەقیقەت ئەوەیە کە ئەوانە هاتن و حیزبی دیموکراتیان تا ڕادەیەک هێناوە سەرپێ لەو فەزا ئازادەی کە مستەدیق درستی کردبوو ئەلەو فەزاییدا ئەوان توانیان خۆکەن بەڵام هەرچەند دواتر زۆربەیان جیران و غەنی بلووریان زیاتر لە 27 ساڵ لە زینداندا بوو عەزیزی یوسفی یەکێک لەو جوامێرە گەنجانە بوو کە زیاتر لە 27 ساڵ لە زینداندا بووانە بەڵام بەشێکی زۆریان هاتن و پاڵیاندا بە شۆڕشی ئەیلول کە ئەمە شۆڕشی ئەیلول شۆڕشی ڕزگاری کووردا مەلا مستەفا عیسانێکی وا گەورەیە و کۆمەڵێک دیعایەی بێ پرنس بێ بناغا بێ پایە لە پشت مەلا مستەفای بۆ ڕێکەوت بوو کە مەلا مستەفا وایە و ڕێبەرێکی کاریزمایە و ئەوە دەکاو لە سۆڤێت 12 ساڵ جامعەی خوێندە و جامعەی ژێنەراڵی لەوێ وەرگرتو ئەوانە هەمووی درۆ بوو هەمووی هەتۆ بچۆ کتێبەکانی خۆیان بخێنەوە هەر خودی کتێبەکانی ئەو دۆستانی خۆی تا ڕادێک پارتی هەر بەردەوامە لەسەرەوە بانگەشان تەبعاً هەمیشە دامی بانگەشەی درۆ فەیک تەزویر ئەوانە بەوەی ژیاون بەڕاستی ئەتو ئەوەندە درۆ بکە ئەوەندە درۆ بکە ئەوەندە درۆ تا کەس بەشێک بڕات پێ دەکەن هەموو بەڕات پێنە عەلی باوەڕتان پێ ناکە بەڵام بەشێکەن لە پاڵ عەلیەوە کە باوەڕت پێ دەکەن ئەوە بوو بەو هێژمۆنیە بوو بەو هێژمۆنیە میزدەڵانیە کە بە جەماعەتێکی زۆر لە گەنجان و لە شۆڕژگێران و نوخبەی کوردستانی ئێرانیە هاتن بۆ باشووری کوردستان و پاڵیان بۆ شۆڕشی ئەیلولدا بەڵام شۆڕشی ئەیلول لەو پەڕی نامردی لەو پەڕی ناجوامێری زۆربەیانی کوشت زۆربەیانە بۆ چونکە شۆڕشی ئەیلول لە بنەوە پاڵی وە شای ئێراندا بوو دەی ئەوانەش دژی شای ئێران بوون شای ئێران ئەوانەی ڕاو نابوو یاوە دوای وانە کەوتبوو کە بیان کوژێ یا دە زیندانیان هاوێت یەکێکو سلەیمانی موعینی یەکێکو اسماعیلی شەریفزادە یەکێکو ساڵح لاجانی یەکێکو خەلیل شەوباژ یەکێکو قادر شەریف ئەوانە هەموویان لەو توێژی نوخبە و شۆڕژگێری ڕۆژهەڵاتی کوردستان بوون کە بە ئومێدێکی زۆرەوە دەچین پاڵ بۆ شۆڕشی قومەن ئەوە نیە مەسەن سەی کامیلی ئیمامی دەڵێ وا جوانە پسم وا جوانە چم گفتوگۆیەکی نێوان عەقڵ و دڵ دەکا کە عەقڵ دەڵێ مەچۆ کاکە جێگای ورچ و بەراز و ڕێوی و مێوێ ئەتۆ بۆ چۆ دەچی ئەوی دیکە دڵ پێی دەڵێ نا جێگای ئەوەیە ئومێدە و ئەوە ئەمن دەچم ئەم گفتوگۆیە لە ناو توێژی ڕووناگیری وەکو مەسەلەن جەماعەتی وەکو کاک سەلاحی مۆحتەدی وەکو سوارە ئیلخانی زادە وەکو اسماعیلی شەریف زادە وەکو ئەوانەدا هەبوو بەڵام کەسێکیان تێدا بوو جەماعەتی حیزبی دیموکرات کە ئیقتیدارێکی هەبوو کە هێژبۆنێکی هەبوو بە نێوی عەبدوڵڵا ئیساقی و لێرە ناوی خۆینا ئەحمەد تۆفیق بە تەواوی وجودەوە مەلا مستەفای قبول بوو و هەرچی مەلا مستەفا کوتپایی لە کوڕەکانی زیاتر بۆی دەکرد و تەنانەت ئەحمەد تۆفیق کەوتە ڕاوکردنی هاوڕێکانی خۆی هاوشارەکانی خۆی لەبەرەوەی کە مەلا مستەفا پێی خۆش بوو مەلا مستەفا وای پێ دەکوت
ئەحمەد ئەوەی بکە ئەحمەد ئەوەی بکە ئەوزار ئەحمەد کەوتە نێوان چێبڕچەی بینی باڵی زەلالی و مەلایی و لەو بینەشدا چوو جەریدەیەکی دەرکرد خۆی حیزبی دموکرات بوو لە 64 لە متەمەری سونیە بوو بە سکرتێری حیزبێش و لە جگای خازی محەممەدیان دانا بەڵام ئەو چوو شەڕی جەلالی کرد چوو شەڕی جەلالی و مەلایی کرد کە ئێستاشی لەگەڵ بێ ئەم شەڕی جەلالی و مەلایە یەخەی کوردی بەرنەداوە چ لە ڕۆژهەڵات چ لە باکوور چ لە ڕۆژاوا ئەوە تا مەسەن پاژماوەی مەسەلەن لەشکری ڕۆژ هەر جەلالی و مەلایە پاژماوەی دموکراتی کوردی باکوور و پەکەکە هەر جەلالی و مەلایە یعنی ئەمە لە ئێرانە پاژماوەی دموکراتی و کۆمەڵا هەر جەلالی و یعنی ئەو فەرەنگە دەنێو هەموواندا بڵاو بووە بۆیە ئەحمەد تۆفیق دەورێکی یەکجار خراپی ژێڕا لەوەیدا کە هاوڕێکانی خۆی هاوشارەکانی خۆی لەبیر بردەوە بەڵام ئیتر هەرچی کرا بۆ مەلا مستەفای کرد دا ئاخرەکەشیدا مەلا مستەفا ئاخرەکەی فشاری ساواکی ئێران ئیتلاعاتی ئێرانێ لەسەر بوو سلێمانی معینی کوشت شۆڕژگەرەکانی دیکە کە دەستیاندا بوو چەک لە ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕشێکی چەکداریان وەڕێخست بوو ئەوانی هەموو تەفروتونا کرد لەسەر سفارشی لەسەر ئەمری ساواکی شای بەڵام ئەحمەد تۆفیقی دڵ نەهات بیکوژە چونکە زۆری کار بەڵام دووری خستەوە بۆ کونەماسی لە بادینان و لەوێ ئەوجا ئەحمەد تۆفیق دڵی بەخۆی سووتە خۆی ئیحساسی ئەوەی کرد کە تحقیر کراوە کە ئەم قۆناغی لەگەڵ نسخەی شۆڕشی شایتر وردە کۆتایی پێ بە تایبەتی لە گەڕانەوەی قاسملۆ لە هەفتاویە ئەو زۆر سەریع بڕۆم ئەحمەد تۆفیق لەوێ بوو 1-2 ساڵان لەوێ ئەو جارەکانە بەهۆی ئاغایەکی ئاکرێەوە تو چ دەکەی لێرەتەوە هیچ کارە نیوە مەلا مستەفا تۆی فەرامۆش کردو و مەلا مستەفا تۆی لەبیر بردوێتەوە ئەو ئاغاوەتە لەگەڵ دەوڵەتی بەعز وەکو جاشێ کوشتێکیوە دەستی تێکەڵاو بوو بردی یارمەتی کرد تەسلیمی ئەمنی بەغای کرد و ئەو کات نازم گوزار مەسئولی ئەمنی هەموو عێراقی بوو ماوەیەک لە بەغایە بوو وەکو پەنابەرێکی کوردی ئێران و لە ڕادیۆیەکیاندانا بوو بە دژی شای ئێرانێ بەعس لەو ڕادیۆیدا ماوەیەکی زۆر هاوکاری کردن لەگەڵ باقی برادرانی دموکرات کە وردە ئیتر هەمویان لێرە هەڵقەندرابوون و شۆڕشی ئەیلول ڕاوی نابوون و جەماعەتێکی زۆری لە پێنجۆن و لە قەڵاتزێ و لە جەڵدیانە تەسلیمی ئێران قاسملۆش پێمەوە بێ لە سەردەمێکا لە بەغا بوو وانە بەڵێ ئەو قاسملو جا لە ساڵی 1970 قاسملو گەیشتەوە نەتێشت بە لەبەر کاتەکە ئەمێ تۆزە هاوکاریت بکەم بۆی کە فریا بکەین ئەمەش ئاخری شەستەکان ئیتر ئەحمەد تۆفیق لە بەغدایە وەکو پەنابەرێکی سیاسی کە دەو دەمەشدا دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو کە ئەندامێکی کارا و بەرپرسێکی گەورەی حیزبی تودەی ئێرانێ بوو هاتبۆ بۆ بەغدایە لەسەر سەفارشی حیزبی توودە کە کابڕۆ ئەو پاشماوەی دموکراتیکە هاتوون و بڵاو بوونەوە وەکو تۆی ناو دڕچانیاتۆ بڕۆ کۆیان کەوە و حیزبەکەی پێساکەوە قاسملو هاتەوە بۆ حیزبی توودە حیزبی توودە دەیکوت دموکرات شاخەیەکە فەرعێکە لە حیزبی توودە بەڵام ئەم بگو جوامێرانە یە حیزبی دموکرات ئەویان قبول نەبوو خۆیان پێ شت بوو خۆیان پێیان وابوو دەبێ مستەقیل بن لە حیزبی توودە قاسملو هات کە کەوتە ناوجەوی کوردەکان لە ناوخۆی کوردستان هاتە سەر ئەوەی کە نەخێر ئەوان ڕاست دەکەن دەبێ حیزبی دموکراسی گاتەوە کوردستان دێتەوە لە بەغدایە و کۆیان دەکاتەوە ئەو پاشماوەی حیزبی دموکرات کە لە شاخ و چێ و لە دوای شۆڕشی ئەیلول هەڵات بوون ڕاویان نابوون لەوەی کە تەسلیم بکرێنەوە ڕزگاریان ببوو هەر هەمویان هاتنە بەغدا هەروەکو عەبدوڵای حەسەنزادە وەکو ڕەسوولی کۆنگرێژە بەسرێ پێمەوە لەو کاتە ئەوە وەکو حەمەدەمینی سڕاجی کەریمی حسامیشی لەگەڵ خۆی هێنابەوە لە بوڵغارەوە ئەوانە هاتن و لە بەغدایە دووبارە کۆنفرانسێکیان گرت و حیزبی دموکراتیان دروست کردەوە لەسەر ئەساسێکی لەژێر هەژمۆنی پارتی هات نەدەرەوە کاتەوەنە هێژمونی چی پارتی حاشای لێ دەکردن لەبەرچی لەبەر ئێرانێ ئەو دەم لە ساڵی هەفتاد تەواو ئیدی بە تەواوی وجودەوە پارتی کەوت بۆ ژەڕچێفی شای ئێرانێ یانی تۆ لە ناو شۆڕشی ئەیلولدا ئەفسەری ئێرانت دەدی لە ناو شۆڕش ئێراندا بیسکویتی ئێرانی دەدیت چوکلێتی ئێرانی دەدیت هەموو شتێ 1000 تومەنی ئێرانت دەدیت و من بە چاوی خۆم دیتومە کە مەسەلەن پێشمەرگەی ئەیلول هاتۆتە مەهاباد بەستە و ئەوەندە سەقفەی چی پێ دەڵێ 1000 تومەنیان دڕاندۆ و سەرفیان کردەوە ناو بازار ئەمانە هەمووی دیار بوو بە ئاشکرا کە شۆڕشی ئەیلول بە فەرمانی شای ئێرانێ
لە تارانەوە ساواکی شای هەڵدە سوورە و دادەبەزێ و دەکا و دەڕوا و دێت و دەڕات ئەمە حاڵەتێکی دروست کرد کە ئەم برادرانی حیزبی دموکرات داوای پەنابەریان کرد لە بەغدایە و خاسم دویش هاتەوە سەرپەرشتی کردن فعلا دەبێ پیاو بۆ حەقی خۆش بڵێ بیڵەکە ئەو دەمە بوو ئیتر لە هەفتا بەولاوە کە شۆڕشی ئەیلولی وردە بەیانی 11 ئازار دەرچوو زەلالەکان چوونەوە بۆ لای بلەو بارزان و بۆ لای حاجی و مەرانوانە و پایان و تەواوبوونی ئەم حیزبی دموکراتیکی شۆڕژگەریش تەواو بوو کە مامۆستا برای مەحمەد و مام جەلال و عەلی عەسکەری و عومەر دەبابە ئەوان بوون کە لە دوای زەلالیەکان دروستیان کردبوو ئەوانە خۆیان تەسلیمی یعنی یەکێک لە شەرتەکانی مەلا مستەفا لە بەیانی 11 ئازار بۆ مێژوو ئەوە بوو لەگەڵ سەدام حوسێن و حەسەن البەکریش مابوو بخۆی سەر و کۆمار بوو کە دەبێ باڵی زەلالی تەسلیمی من بکەنەوە ئەوان لە بەغدا مەکانیان هەبوو ئۆفیسیان هەبوو ڕۆژنامەیان هەبوو چیان هەبوو چیان بارەگایان هەبوو هاتن سەدامیش بە وعدی خۆی وەفای کرد ئەوانەی ناردەوە بۆ لای مەلا مستەفای مەلا مستەفاش بە ئیسلاح بە قەولی خۆی عەفوی کردن بەڵام لە حقیقەتدا دەست بەسەر بوون یەک دوێکیان نەبێ عەسکەری بوون و ئەوانە کاری عەسکەریان پێدەکردن بەڵام ئەوان باشە بە ئەو مێژوو لەگەڵ حیزبێکی ترە نزیک بکەمەوە حیزبی کۆمەڵە شەر لەو سەردەمای دروستە بێ لە 1970 بەڵێ هەرچەنە قسەیەکەیە کە زووترە ئەمە لە دەرەوەی پۆدکاستەکە گفتوگویەکمان کرد دەوترێ 69 هەندێک دەڵێن 79 جا ئەم مێژۆ دەمێ بەڕاستی تۆ بەم ڕاستکەیتەوە کۆمەڵی شۆڕژگەری ئێران بە دیاریکراوی چۆن دروست بوو کەی دروست بوو بزانین چۆنە شۆڕشێکی لە ئێرانە پێی دەڵێن شۆڕشی 47 ینی 68 و 69 ئەوە شۆڕشی کاک سولێمانی موعینی و اسماعیلی شەریفزادە ئەوانە بوون کە ئەو بەشە بوون لە حیزبی دموکرات کە هاتبوونە دەرە دوای کۆماروانە بەخۆیان دەکوت کۆمیتەی ئینقلابی ئەو کۆمیتەی ئینقلابی بڕوایان بە تێزەکانی ماوەستۆنگی بوو بڕوایان بە شۆڕشی چەکداری بوو بڕوایان بەوەی بوو کە لە دێهاتەوە تۆخی شارەکان بدەین و شۆڕش لەوێڕا لە دێهاتەوە بێتە ناو شارەکە ئەمانە لەسەر فکرێکی جەماعەتی حیزبی توودە کە بەخۆیان دەکوت سازمانی ئینقلابی لەوەی هاتە ناو کوردستانیش و ئەوانە یەک دوو ساڵان هاتچوی کوردستانی ئێرانە و شەڕی چریشی و شەڕی پارتیزانیان کرد بەڵام زۆر بەزایفی بەداخەوە زۆربەی سەرکردەکانی وەکو کاک سولێمانی موعینی وەکو کاک اسماعیلی شەریفزادە وەکو عەبدوڵای موعینی وەکو خەلیل شەوباش وەکو ساڵات لاجانی یا بەدەستی شای ئێرانێ مەلا ئاوارە بە تایبەت نە ئەوانە یا بەدەستی شای ئێران و ژاندەرمەکانی ئێرانێ تێدا چوون و کوژران و شەهید بوون یا بەدەستی مەلا مستەفای تەسلیم کران و ئەو زارشا لە معسکەرەکانی جەڵدیان و خانی و مەهاباد کوشتنی ئەمە حقیقەتێکە کە مێژوو سەلماندوویەتی کە ئەم شۆڕشی ساڵانی 67 و 68 ڕۆژهەڵاتی کوردستان بەدەستی شای ئێرانی و خودی مەلا مستەفای بارزانی و کوڕەکانی لە ناوچوو و هەمویان یا تەسلیم بوونەوە یا شەهید بوون بەڵام بە جەماعەتیانشان کە مابوونەوە و لە بارگای بارزانی نزیک بوون لە ئەحمەد تەوفیقی نزیک بوون دواتریش دکتۆر قاسملو هاتەوە لە یوگۆسلاوی ئەوانە هاتن لە بەغدا لە مەقڕێکی سیاسی یعنی وەکو مەقڕێکی کە پەیوەندی هەبووە و سەردەمە کاک عەلی لە بینی حیزبی دموکراتی کوردستان و کۆمەڵی ئێرانە کۆمەڵی ئێران دروست نەبوو بۆ دەم کۆمەڵی لە دوای دروست بوونی هیچ پەیوەندی و هەمانگیەکە بوو هەردژی یەک بوون حقیقەتەوەیە کە ئەمە زۆر مێژوویەکە کە دەبێت زۆر وردەکاری تێدایە مەسەرەن جەماعەتێک لە ئەوانەی کە لە مەلا مستەفایدا لێرە وەڕەز بوون لە ساڵی 65 و 66 ڕۆیشتنەوە بۆ تارانێ و خۆیان تەسلیمی شای ئێرانە کردەوە ئەوانە دژی مەلا مستەفای بوون دژی حیزبی دموکرات بوون ئەوانە ئەو فکرەیە بە تایبەت لە ماڵی باوکی کاک سەلاحی کە جێگایەک بوو کە وەکو دیوەخانێک بوو کە گەنجانی تارانێ و ئەوانەی کە زگورتی بوون لێ تەلەبە بوون و تەلەبەکان لەوێ هاتووی ئەو دیوەخانەیان دەکرد ئەو فکرە گەڵاڵە بوو کە کاکە ئێمەش وەکو حیزبی چی پێ دەڵێن سازمانی ئینقلابی حیزبی توودە ئێمەش خەتی سۆڤێت بەکاری ئێمە نایە خەتی سۆڤێت ڕەجعەیە خەتی چێ هاتن ئەو دەم ماوەستۆنگ تازە سەرکەوتوو بوو ماوە لە چین ئەوە بوو کە هاتن ئەو تئۆریە ئەو تئۆریان هێنا گۆڕێکە ئێمە لە ناو شارەکان هیچمان پێ ناکرێ بەڵام لە دێهاتەوە لە فەلاحەوە سەرمایە گوزاری ئێمە لە ڕووی لە زۆرتر ڕوودا فەلاح و خەڵکی لادێ و جوتیار بێت ئەوە بوو کە هاتن شتێکیان دروست کرد
تەکەتول محفلێک بوو گروپێک بوون لە 12 دانە ڕۆشنبیری وەکو کاک فواد و کاک عەبدوڵای موحتەدی و کاک شوعەیب و کاک یەدوڵای بیگلەری و کاک ساعیدی وەتەندوس ئەم زۆرن 11 12 نەفەر ئەوانە زۆر بچووک بوون زۆر حەڵقەیەکی بچووک بوون بەڵام خەریکی فکر بوون خەریکی ئەوە بوون کە تئۆری دروستکەن خەریکی ئەوە بوون کە خۆیان بە تئۆریکی تەواو بگەن لەسەر شۆڕشەکانی کوردی و مەلا مستەفا ئاوای کرد ئەوە قازی محەممەد ئاوای لە کورد لەو قۆناغە دەربێت چەند قۆناغی ڕابردوو وەکو باست کرد باشڵانێ بکەن بەسەر ئەم هەموو شکستەی کووردا لە هەموو پارچەکاندا ئەو بوو هاتن کۆمەڵی لێرە ژەر کۆمەڵی لە باشووری کوردستان هەبووە بە کۆمەڵی ڕۆژدەران ئەمانە هاتن کۆمەڵی شۆڕژگەریان دروست کرد بەڵام کۆمەڵی شێڕژگەر هەر بخۆیان دەکوت تەشکیلات ڕێکخراو هیچ ناوێکی نەبوو هەتا ساڵی 1970 کە شۆڕشێکی گەورە لە ئێرانە دروست بوو کە ئەویش ئەو بوو کە شارڕوخا و خەڵک هات شۆڕشی کرد و ڕاپڕینێکی گەورە بوو منەوە بۆ من جێ پرسیارە چەند کاتەکەم بەداخەوە ینی گفتووەکەمانەوە نەخۆشە هەر لە خۆ تاوا دەبێت بابەتێکی ژما دەمێت فرایکەوە بەڵام بە کورتی پێم بڵێ کاک عەلی لە ڕوخانی شایە کورد بۆ نەیتوانی جۆرێک لە جۆرەکان سوودێکی ئەوتۆ لە ڕوخانی شاوەر بگرێ بە تایبەتی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یەکگرتو نەبووین وەکو ئێستا ئەمە ئەو دەمیش یەکگرتو نەبووین ئەو دەمی کۆمەڵە زۆر بە سورعەت زۆر بە خێرایی خۆی گرت هەر ڕێکخراوێکی بچووک بووی بەیانێکی دەرکرد بۆ ئانە 18 کەس بوون حولە دەور یەک دانیش بوون ناوێن نابوو متەمەریەک بەڵام ئێمە هەمومان کە نەمان دەویست لەگەڵ حیزبی دموکرات کە ئەو مێژوویی هەبوو کە بۆم باس کردی مێژووی سازمانی ئینقلابی و کۆمیتەی شۆڕژگێر و ڕێبەرایەتی ئەوانەی هەبوو نەمان دەویست لەگەڵ حیزبی دموکرات کەوین و بەڕاستی ژەمە جەماعەتێکی زۆرمان لە باڵی یەکێتی نیشتیمانی خودی مامزەلال و کاگنیشتوانی نزیک بووین و ئەوانمان زۆرتر قبول بوو لە تا مەلا مستەفا ئەوەیە کە ئەمە هەمیشە و داین وەک ڕۆشنبیر و ڕووناکبیر و نوخبەی کوردی ئێرانی هەمیشە چاوێکمان لە باشوور بوو هەمیشە و دایم لەوێت سقە و ماوە چونکە ئەوان هەمیشە و دایم خەباتی چەکداری و خوێندن و نووسین بە کوردی و شێعر و شاعری و ئەوانیانە بوو ناڵم ئەو لاژ نەی بۆ لاژ زۆری هەبوو هێمنی هەبوو هەژاری هەبوو قانونی هەبوو حەقیقی زنجیرەی پێشوش باسم کرد هەموو پارچەکان ئیلهامیان لە یەکتر وەرگرتووە کاک عەلی لە هەموو قۆناغەکان لەباری چەکداریەوە کە چەکداری بوو بە هێژمونی چەکداری بوو بە خولیای جوانان هێزی پارتیزانی بوو بە خولیایەک هەموو گەنجێک و دوای دەکەوت مارکسیەت بوو بە ئەوەی کە ئەگە تۆ مارکسی نەبای لە ساڵانی هەفتاکان عیبە بوو عیبە گەنجان و کوێستا و دوای ئیسلام و دوای ئەو جۆرەشتانە نەدەکەوتن و دوای نۆژ و تاعەت و مزگەوتوان دەکەوتن ئەتۆ دەبوو چی بە کتێبەکانی خوێندنەوە و خۆپێگاندن و کتێبەکانی فەلسەفەت خوێندباوە کتێبەکانی مارکسیزمت خوێندباوە کتێبەکانی ماکسیم گورچی کتێبەکانی سوزان و کتێبانەی کە بۆنی کۆمونیستی لەداهات ئەمە ئەوە بوو دەنا عیبە بوو بۆیە ئەوانە هەمووی باقیشتە ئەوەی کە ئەو مەحفەلە زۆر زوو زۆر بێپایە بوو بەڕاستی دەڵم تۆ گە چاو لێ بکەی لە تازت بڵاو بێتەوە بە دەست پێشخەری کاک ساعیدی وەتەندوست و مەلەکە خانمی فوادی مەلەکە خانمی سوڵتانی بەڵگەنامەکانی متەمەریەکی کۆمەڵیان دەرداوە کە لە نەغەدە و لە سنەی گیراوە بە 2 وەجبە لە ماوەی 15 ڕۆژداندا ئەو دەمە ئەو کۆنگرەیان کردووە کە شۆڕش لە سەرتاسەری شارەکانی ئێرانە لە قمەی خۆیدا بوو یعنی هەموو ڕۆژە لە تەورێز و تاران و ئەو شارانەدا خودی سابڵاغیش مزاهرە بوو مەرگ بەشا بوو کوڕەت وڵات شکاندن بوو داگیرکردنی دام و دەستگاکانی حکوومەت بوو ئەوان تازە لەوێ بە نەهێنی زۆر بە نەهێنی سەریان دەبن یەک ناوە و متەمەریان کردووە لەو متەمەری هات نەدەرێ ناوی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیان بەخۆیانەوەنا پێشتر بەیانێکیان دەردەکرد هەم میهەنانی هاونیشتیمانیانی خۆشەویست ئازیز دوای ئەوتر لەو کردیانە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان ئێمەمانان کە کۆمەڵێک گەنج بووین بێدایک و باب نەمان دەزانین چ بکەین هیچ فکرێکی ئومێدێکی گەورە بوو بۆیەوە ئومێدێکی زۆر گەورە بوو چونکە هەم چەپ بوو مارکسی بوو هەم حیزبی دموکرات نەبوو هەمیش دژی بارزانی بوو و ئێمە زۆر دژی بارزانی بووین چونکە بارزانی بابەکانمانی کوش بوو سلەیمانی موعینی کوش بوو
کۆرە سوزانم ئەو شۆڕژگەرانەی ساڵانی شەستی هەموو تەسلیمی شای کردبووە ئەو لە هەمووی گرنگتر بارزانی لە ناکاو لە قمەی خۆیدا کوتی ئاش بەتاڵ ئەو ئاش بەتاڵە هەم لە باشووریا هەم لە ڕۆژهەڵاتیا دکتۆر مەحمودی دەڵێ لە زۆر جگە دڵ کاکە ئەو دەمی کە کوتی ئاش بەتاڵ چەکمان هەبوو پارەمان هەبوو چمانەبوو ئەم دە دووسێ بەرنامەی دیکەشدا باسم کردو ئەو ڕۆژێک کە کوتێتی ئاش بەتاڵ مەلا مستەفا زیاتر لە 48 میلیۆن دینار هەر لە قاسەی خۆیاندا بووە کە دەیکردە 150 میلیۆن دلاری ساڵی 75 تۆ وەرە چاولێ کە 150 میلیۆن دلاری ساڵی 75 دەبێت چی بێ بە هەزاران فیلم و گرتە ویدۆ بڵاو بۆتەوەی ئەو دەمی کە پێشمەرگەکان چەکەکانیان فڕدەدەن ئەو هەموو چەکە لەو مەیدانێدا ڕژاوە ئەی کاکە ئەوانن دایانتوانی 5 ساڵ 3 ساڵی دیکەش شۆڕش بەردەوام بکەن بەڵام چونکە شا لە ئەلجەزایر لەگەڵ هەواری بومیدین کۆ بۆ وەکوتی ئەمن ئیتر چی دیکە دعمی ئۆپۆزیسیۆنی عێراقی ناکەمەرەوەندا شا لە یەکێک لە خاتراتی خۆیدا کە تازەجی بڵاو بۆتەوە دەڵێ ئەمن پێم وانە بوو کە مەلا مستەفا ئاوازوو بە قسەم دەکات ئەم پێم وانە بوو کە شۆڕشی کوردستانی عێراقی ئاوازوو لە ناو دەسیە ئەم وکتم کاکە لەباری دیپلۆماسیەوە لەباری نێونەتەوەیەوە ئەم ئیمزام کردو کە ئەمە چیدی کە دعمی ئۆپۆزیسیۆنی عێراقی نەکەم جا چه عەرەب چه کورد ئەمن ئێستا ئەوە بەڵام ئەمن خۆ نەمکوت بەڕاستیمە خۆ نەمکوت ئاراوە دەڵێ خۆ نەمکوت بەڕاستیمە کەچی ئەوان یەکسەر هاتنە تارانێ و کوتان ئێمە نۆکەری شای خۆمانین هەر ئاوە ئەوە تاوە دوتر مەحمود ما یەکسەر ئێمە ئەتۆ شای ئێمە چ بڵێ ئێمە ئەوەی دەکەین من نەزانی کە بیرم لە سەرپێخستنیان پۆدکاستە کردەوە پێشەوەی کە دەست پێ بکەم ڕێک بۆ ڕاستکردنەوەی ئەم مێژوە بەڕاستی مەبەستم بوو بۆی کە گەنجەکانی ئێمە من واک ئەو کەسانی دیکە کە ئێستا خوێندنەوە یان مەبەستیانە بەڕاستی ئەم مێژوەکو خۆی وەربگرن دەبێت خۆی بڵێ جا خۆ کاکە گمۆجان خۆ ئێستا ئەوە قەی ناکە باپیریان وای کوت هەردووی نەپێرە دوای ئەو هەموو پێشکەوتنە دوای 50 ساڵ ئەی نەمان دیدنەوەکەی لە تارانێ کوتێمە بەشێکین لە ئێرانە ئەی نەیکوت بە خامنەی نەکوت ئەمن بۆ خۆم شۆڕشی ئیسلامی ئیمنا ئەدی دەیکوت کە من ئەی کاکە ئەوە دەکرێت کابرایەکی جەلاودی کابرایەکی خوێنخۆری دەهەی پێشوو دەهەی ئێستا ئیسیل ساڵی ڕابردوو کە خوشکی من یەکێک لەوانەیە کە 18 ساڵی بۆی ئەعدامی کردووە ئەی هەمویان نەچوون بەرەو پیری سەر تەعزیەی ئیبراهیمی ڕەیسی نەچوون ئەی کاکە ئەتۆ خۆ باپیریشان دەروا بوو باپیریشان چوو هەر ئێستا کوونێ بە سەدان پێشمەرگەی دڵسۆزی ئەم کوردستانە بە هەزاران کادر خۆیان فڕدەدا خوارێ لە تاوان کە شۆڕش تێک چووە 75 ئەمە بۆ خۆم لە بیرما جارێ یەکێک لە کادرە باڵاکانی لە تەلەڤیزیۆنێکی ئەم شارە کوتێرە تۆ کاکە تۆ بۆ هێندە ئەگرسیڤی تۆ بۆ وا بەتوندی باز دەکەی ئەتۆت لە چۆڕا دەست پێ کردە بە دژایەتی ماڵی برە ماڵی بارزانی کوتم لەو ڕۆژەیەوە کە ئاش بەتاڵم بە چاوی خۆم دیت ئەلەو ڕۆژەوە کە ئاش بەتاڵم بە چاوی خۆم دیت لە شارەکەی سابڵاغێ ئەو ڕۆژەی کە من تەلەبە بووم لە تەورێزێ دەمخێن بە چاوی خۆم دیتم مناڵە فەقیری بارزانی و خەڵکی کوردی عێراقێ باشوور لە ژێر خێمە و جەمەلۆندا بە زستانی ژێرەوەی چل دەرەجە ناقیس دەژیان بەڵام بنەماڵەکانی خۆیان و کوڕ و کچە نازدارەکانیان لە ئاخر مۆدێلی ڤێلا لە کەرەجەوە دەژیان لە کەرەز دەژیان و شانە سرەی دەدانێ خۆ ئەوە درۆنیە ئەو دۆنیە پێرەکانەیە کە نەوەکەی ناوی چێ نەچیر و بەستر چوونە خزمەتی خامنەی چیان کود لەوێ نایان کود ما خۆدەمان ئیرانی هەستی نەیکود ئێمە بۆ خۆمان ئێرانین ئەی کاکە ئەتۆ چۆن کاگالی هاوکارانم پێم بڵێن کاتەکەتان کۆتایی پێهاتووە من ئەمەوێ بەڕاستی قسەیەکی کۆتایی لە جەنابەت وەربگرم بۆی کە ڕێک ببەسینەوە بە دۆخی ئێستاوە دۆخی ئێستا حیزبە کوردەکانی ڕۆژهەڵات چۆنە بە تایبەتی کۆمەڵە و دیموکرات کۆمەڵە دەزانین کە بۆ بەچەند بەشێکەوە بەداخەوە دیموکراتیش بە هەمان هەم پەیامی خۆشت بۆ حیزبەکان و هەمیش دۆخەکەم پێ بڵێ کورتی سپاس لە درێژایی ئەو 800 ساڵە باسی 100 ساڵەمان لە دوای لۆسان چەند زۆر بە سورعەت بوو هەرچە بەڵام بە درێژایی ئەو مێژوویە حتا کوردی ئێران لێرەوە پێیان دڵم حتا کوردی ئێران بەخۆشمەوە لە پێشدا چونکە ڕەنگە من یەکێک لەو پێشەنگانە بوو بێتم کە زۆر زوو هێلکەکانم دەستەوەتەی برادرانی باشوور ناوە ئەوە هەموو کەس دەزانێ من ساڵی 79 لەگەڵ ئێوە تێکەڵا من لە 78 شەوە بەخوای لە 78 شەوە ماون جەماعەتێک ماوندا سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کە دەزانن لە ساڵی 78ەوە ئەمن لەگەڵ کوردی باشوور لەگەڵ ئەو باڵی کە بەخۆی دەڵێ پێشکەوتوو ئەو باڵی کە بەخۆی دەڵێ مارکسی ئەو باڵی کە بەخۆی دەڵێ عەدالەت خواز ئەو باڵی کە بەخۆی دەڵێ یەکێتی ئەو ئەمن لەو دەمەوە لەگەڵان تێکەڵاوم ئەمن پێیان دڵم وەکو عەلی
دوای ئەم 50 ساڵە تەجروبەیە پێیان دەڵێم ئەگەر تۆ هێلکەکانت لە نێو شۆڕژگێر و سیاستمەداری باشووری کوردستان نادەدۆڕێ ئەو هێلکانە هەموو پیس دەردەچن ئەو هێلکانە هەمووی دەشکێن ئەو هێلکانە هیچی بۆ تۆ نابن بە مڵک ئەوە چەندین تەجروبەمان هەیە زمانی قازی محەممەدی مەلا مستەفا هات هێزێکی واو دروست کرد وەکو میزەڵان ئەوە من هێزی کۆمارم یەک تەقەشیان لێبران دووسێ تەقە لای سەقزەوە لە ئەرتەشەکە شیز نەبووی ئەو دەمی ئێرانە کراوە دوایەکان ڕۆیشتن و هەڵاتن و هەرچی لەسەر ڕێگاوت بوو خواردیان و بردیان و لە مەڕ و لە مانگا و لە جۆرگێک و لە هەموو شتێکی ئەو ئاغاوەت و ئەو دێو دێهاتەی سەر ڕێگای شنە و خانێ و سۆما برادۆست دواتریش هەوە هاتوونەوە لە شۆڕشی ئەیلول لە ساڵی 62ەوە هەر کوردی ئێرانیان کوشتووە هەر کوردی ڕۆژهەڵاتیان کوشتووە هەر کوردی باکووریان کوشتووە تۆ بزانە بەڵام ئێمەی خەڵکی باشوور هەر دڵمان لە ڕۆژهەڵاتە بەڵێزانم کوردی باشوور ئەمە ویستمان ئەو سنوورانە لە ژێر پێنین ئەم کتێبی پارەکانم ناوەکەی ئەو سنوورانەیە کە لە ژێر پێمدا ئەوە حقیقەتێکە ئێمە دوژمنایەت بەڵام نوخبە و سیاسەتمەدار و ئەحزابی کوردی باشوور هەرگیز هەرگیز قازانجێکی ئاوە تۆخ و ئەو برایەتیان بۆ نەپارچەکانی دیکە نەبوو باکوور ئەو تەبتوانە شۆڕژگەرانی ساڵی هەفتای وەکو سعید ئاڵچی و وەکو دکتۆر شوان و ئەوانە هەمووی مەلا مستەفانی کوشتن هەمووی مەلا مستەفانی کوشتن ئەو شۆڕژگەرانی کوردێرانی هەمووی مەلا مستەفانی کوشتن ئەی لە ساڵانی 90 ئەی کاکە لە ساڵانی 90 کوردە قڕان بوو لەسەر ئەو شێستەی کابرا دەهات بە 500 دیناری ئەو دەمی تەبعەکە دەهات کوردی ئێرانی دەکوشت و غاری دەداوە ئێرانە دەکوێت 500 دینارەکەم دەیە کاکە خۆمانە هەموو دەزانین کاگالی من زۆر سپاس دەکەم کاتەکەم تاوا بوو لە دوو زنجیری ڕابردوو ئەو زانێرانی کە تۆ هەم بە منتدا هەم بە بیسەران و بینەرانی ئێمەدا بەڕاستی زۆر دەوڵەمەندت کردین و من بڵێنت پێم بە زووترین کاتم کتێبی جەنابتە خوێنمەوە لە پۆدکاستەکانیشم بەکارێنم بەیوام ڕۆژێک ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان و کوردستانی گەورە ببینین و بەرنامەیەک بەیوام ڕۆژێک کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵات و باشوور و باکوور بەبێ سیاسەتەکان بە سیاستم بەبێ ئەحزابی سیاسی بەبێ سیاسەتمەدارەکان دیسانەکانە خوشکایەتی و برایەتی خۆیان گرێ بکەنەوە دەسەکانە خۆش بۆ خوشکایەتی و برایەتی بۆ هەر ئەو دەمی کە جەوان بووم ئەو دەمی کە گەنج بووم ئەو دەمی کە مێرمەنداڵێک بووم پێم وابوو ئێمە هەر دەبێ بۆ دی بڵێن ئەو دی و بەو دی نەبڵین عێراق نەبڵین ئێران ڕاست زۆر سپاس دەکەم کاگەلی بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری ئێمە بوون شاد بن